گەڕەشی گۆیژە و ئازادی و توی مەلیک و هەواری تازە و لەولاوە مەجیبەکە کە کارەبایان نییە و بەشێکیش لە ناوەڕاستی شاری سلێمانیە کە کارەبای هەیە لەو سەریشەوە زۆرێکی کەنیەتی. ئەمە دیمەنی ئەم شەوی سلێمانیە لە سەر شاخی گۆیژەوە وەک دەبینن بەشێکی زۆری تاریشی دایپۆشیوە بەهۆی ئەو دۆخەی کارەباوە کە دروست بووە لە شەوی ڕابردووەکە لە کاتژمێر 11 خولەکدا هێرشکرایە سەر چێڵگەی غازی کۆرمۆر. ئەمە زۆرێک لە گەڕەکانی شاری سلێمانیە وەک دەبینن هەندێکیان کە کارەبایان نییە. ئەمەی بەردەمەم گەڕەشی گۆیژە و ئازادی و توی مەلیک و هەواری تازە و لەولاوە مەجیبەکە کە کارەبایان نییە و بەشێکیش لە ناوەڕاستی شاری سلێمانیە کە کارەبای هەیە لەو سەریشەوە زۆرێکی کەنیەتی. ئەم دۆخە لە دوێنێشەوە دروست بووە. من قسەم لەگەڵ سیروان محەممەد وتەبێژی کارەبای سلێمانی کردباسی لەوە کردکە لە ئێسادا ئەولەویات بۆ شوێنە خزمەتگوزاریەکانە وەکو نەخۆشخانە و بەندینخانە و ئەو شوێنانەی کە شوێنی خزمەتگوزارین بۆی کە پەشیان نەکەی وەکو پرۆژەکانی ئاو و چەندان شوێنی دیکە. بۆیە سلێمانیە کردەوە 5 زۆنۆ گەڕەکەکانی، یەک زۆن کارەبای هەیە، 4 زۆنی کارەبای نییە. بۆیە بەتەناوە کارەبایان پێدەدەن بۆی کە هاوڵاتیان چەند کاژمێرە کارەبایان هەبێت و پێداویستەکانی خۆیانی پێپڕ بکەنەوە. ئەوەی کە هەیە ئەمڕۆ کۆمەڵی مۆی داهلیەکانی کوردستانیش باسییان لەوە کردکە تا یاسا هیچ بڕیارێکیان بۆ نەچووە بۆی کە مۆلیدەکانیان کار پێ بکەن. ئەمە دیمەنەکانی ئەم شەوی شاری سلێمانیەکە هاوکارمەکەم جۆزێتەوە لەم سەری شار هەتا ئەو سەری شار پاڵەپەڵا تاریشیە کە کارەبای تەواوەتی تێدا نیە. ئەو شوێنانی کە یەکەی نیشتەجێبوونن وەکو سیتیەکان خۆیان مۆلیدیان هەیە، مۆلیدەکانیان کار پێکردووە، بەڵامەکە بینرێت لەم سەری شاریشەوە لە گەڕەشی کانی با و قڕگە و ئەوانەشەوە پاڵەپەڵا کارەبای نییە و لەولاوە گەڕەشی ئازادی و ئەزمەڕ و ئەوانەشی لێە کە تاریکاییە بە تەواوەتی کە هاوڵاتیان بە دیار گڵۆپی شەحن و چرا و فانۆسۆن بابەتانەوە دانیشتون و بە یادی ساڵی 90ەکان کە وەختە کارەبا نەبوو ئەمان بەم شێوەیە ئێستا لە ماڵەکانی خۆیاندا دانیشتون. ئەمە گرفتەی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردو لەبەرەوەی کە ئێستا هاوڵاتیان ژیانیان پەیوەست بووە بە کارەباوە. زۆربەی ئەو ئامێرانی کە باوکاری دەیەنن لە ڕێگەی کارەباوە کار دەکات وەکو مۆبایل لە ئینتەرنێتە و چەندان بابەتی دیکەیە. بۆیە وای لی هاتووە هاوڵاتیان گلەیی زۆریان هەیە لە چەندین هاوڵاتیش پەیوەندیان پێوە کردوین کە ئاڵێن بەدیاسراوە دانیشتون تەنانەت گڵۆپی شانەکانیشمان شەحنی تێدا نەماوە. ئەم حاڵەتە تا ئێستا یەکلایی نەبووەتەوە، نازانێکەی پرۆسی کارەبا وەک خۆی لێ دێتەوە. کارەبای 24 کاتژمێری لە سەرجەم کوردستاندا گرفتی بۆ دروست بۆ هۆی ئەو ئێشەی دوێنێ شەوی چێڵگەی غازی کۆرمۆرەوە و چاوەڕوان دەکرێت کە کارەبا بگەڕێتەوە لە سبەینێ و دووسبەیدا، بەڵام تا ئێستا وادەیەک دیاری نەکراوە بۆی کە کەی کارەبای 24 کاتژمێری دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان. و ئەمە دیمەنی ئەم شەوی شاری سلێمانیە کە هاوڵاتیان لە بێکارەباییدا شەوەکەیان بە دیار گڵۆپی شەحن و بە دیار چرا و فانۆسەوە بەسەر دەبن.